وەختتان وەخێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت ون. زەرورەتە کردنەوەیە ئەم دیبەیتە لەم سەروبەندە بۆ خاترە وەسەکە ئێمە دەستەبەندیەک بکەین لەوەی کە کەسانە بەرهەڵست یا گروپگەلە بەرهەڵستن لە هەرێمە کوردستانە. هەر بەشێک لەم کوردەوارە داگیرکریاگە ئێمە تایبەتمەندیە خاسە خۆی هەست و لە هەر بەشێکا ئێمە لە قۆناغە جیاوازین. بۆیە ئەوەی کە لە هەرێمە کوردستانە ئەبینرێت و لە ژێر گۆڕانکاریەکان داهاتوویە ڕۆژهەڵاتە نێوەڕاستە بێ پشک ناوێت، ئەو پەیامە ئەگەیەنێت کە بەرهەڵستیانە کوردستان ئێشێ بەرچاوڕوونیەکیان هەبێ لەم فەزای ژەڵەژیاگە. بۆ من دەگرا خۆم بەرز باس ئەەکەم و بۆ ئەیهێنمە پابلیک بۆ خاطرێ ئەوەی کە دەنگە لە ئاوا هەم زۆرتر بێت، هەم کەسانێک کە خۆ لەم چوارچێوە ئەوێنن بتوانن بە شێوەیەکی ڕوونتر و زەلالتر لە ئەرکە سیاسیە پێشە ڕووی خۆیان بنواڕن. من سەرەتا کارێک کە ئەیکەم کۆمەڵێک کێشە باسەکەم کە ئەم کۆمەڵە کێشە لە ناوە ئەقڵە سەلیمە خەڵکیە، یعنی لە ناو دانایی گشتیە خەڵکیە دەسا و دەست ئەکرێت و ئەبێتە هۆی کۆمەڵی ڕەتفعل و هەڵش و کەوت. بزانن تایبەتمەندی هەرێمە کوردستانە عێراق وا لە ئەوەی کە بالئەخەرە ئەم سێ محافزەی سلێمانی، هەولێر و دهۆکە بەشێک لە دەستکەوتێکە کە ئێمە بە گوێرەی هەل توانیمان یا ئەوانەی کە بەناوە کورد و ساختار بەندی کریابوون دەستەوەری بکەن و هەمان شت بوو کە تقریبەن لە بەیانە 11 ئازارە 1970 دەستکەوت. پاراستنە ئەمە بەڕەچاوگرتنە گۆڕانکاریهای بنیادیە کە لە ناوە کۆمەلگای ئێمە کریاگە بەرەو پێشبردنی لە ژێرە دروشمەکانێک کە مەترەح ئەکرێت پێویستی بە خوێندنەوە، دەستەبەرکردن و ئامادەبوون هەیە. سوالە جددی ئەمەسە کە ئێمە مەسەڵەن لە بەرچاوە خۆمانە ئەوێنین لە تەیە ساڵانە ڕابردووە ئێمە جریانە گۆڕانماندی، دوای جریانە گۆڕان ئێمە جریانە هاوپەیمانیماندی، پاشان دوای جریانە هاوپەیمانی ئێمە جریانە نەوەی نوێماندی و لە هەمان کاتدا ئێمە شاهدە گۆڕانکاریەکانە ناوە یەکێتیە نیشتمانی بووین، بەڵام کۆمەڵێک اتفاق لە ژێرە خەڵکە ناڕازی و لە ژێرە سنفە ناڕازیە مامۆستایان و بەرچاوە ئێمە تا بە ئیمڕۆیش ئەکەوێ. من گەرەکمە دەستەبەندی لەمە بکەم بێژم کە لە هەرێمە کوردستانە لە ڕوانگەی من چه خەبەرە، لە هەرێمە کوردستانێکا کە ئێستا بەشێک لە کوردەواریە ئێمە کێشەی ئیدارە یا مەسئلەی ئیدارەی کۆمەڵگای هەست. بۆیە ئەوەی کەوا لە سلێمانی، ئەوەی کەوا لە کەلار و کەفری، ئەوەی کەوا لە هەڵەبجە، ئەوەی کەوا لە دهۆک و زاخۆ و هەولێر ڕوانگەی سەبارەت بە زەرورەتەکانە بەردەستە ژیانی ئەگاتە سەرە قوتە ڕۆژانەی، ژیانە ڕۆژانەی، ئەوەی کە ڕەبتی هەست بەمانەوە بە ژیانکردنی لە ماڵ و مەسکن و خەدەمات و ئاو و کارەبا و پارە و قوتە ژیان و خەدەماتە سەحی و سەلامەتی و ئەمانە. بۆیە ئێشێ لەگرا تۆزێ بە دقت هەرەکەتکەین. با من سەرەتا دەستەبەندیە بکەم بێژم ئێمە لە بەرامبەر چیا وێسیاگین، ئەمەی کە پێژن حکوومەتە هەرێمە کوردستان چییە. با من کۆمەڵی ئیدعا کە ئەکرێت دروستی کەم. یەک ئێژێت کە هەرێمە کوردستان دەرەنجامە خەباتە خەڵکە کورد لە چوارچێوەی ئەحزابە لە ساڵە 91 بەڕاپەڕینە 91 دوای شەڕە خەریج ممکن بوو. پاش بڕیاردانە جۆرج دەبلیو بوش بۆ ڕوخاندنە ڕژیمە بەعسە عێراقی و لە بین بردنە سەدام حسین کە بەدەستە خەڵکە عێراق نەکریا تەثبیت بوو، یعنی مستەقەر بوو، یعنی نیشتەجێ بوو، یعنی
وا ئیدعا کردیا کە لە داڕشتنەوەی عێراق جەدیدا بەناو کوردیش بەشداری کردگە و ئەم سێ محافزە بەناوە هەرێمێکی فدراڵ دەستوری کریاگە سۆڵ دەرنەتیجە لەگرا ترسە گەورەیەکی حیزبگەلێک کە پێکهاتەیە هەرێمە کوردستان و ئیدارەی هەرێمە کوردستانەوە نەبەرۆ ترسیان لە نەمان نەما هەر لەم سەروبەندا بوو کە اختلافاتە ناو یەکێتی نیشتمانی کوردستان تەقیوە دوای 2003 بوو کە هەڵوێستە جدی لە بەرامبرە مام جەلالە تاڵەبانی گیریا مام جەلالە تاڵەبانی یەک لایەنە بە بڕیارە خۆی چووتەکە کاک مەسعودا ڕێکەوت لەبەرەوەی لە دەور و پشتیەکانە خۆی لە یەکێتی نیشتمانی ئەترسیا و خراپیش دەرسیا متمانەی بە کەسیان نەما بوو بۆ لەبەرەوەی ترسە سەدام حوسێن نەما بوو ترسە ئەوەی کە حکوومەتە مەرکەزی عێراق بێتۆ نەما بوو ئەوە مشاهدەمان کرد کە لە ناوە سەرکردایەتی یەکێتی عیدێک بەرامبەر بە مام جەلال تاڵەبانی و وێسیانەوە خروجەکەشی بوو بە گۆڕان تا ئەگەی بە ئەتەفاقات دواتر ئێمە ئەبیسین کە خەڵکە هەرێمە کوردستان زۆرینەی لە شەرایط و ژیانێکا کەواتیە ناڕازیە ئێمە ئەبیسین کە هیچ بنەمایەکی کوردایەتی و هیچ مەبدەئێک بەهای پێنادرێ بوو بەهای پێنادرێ چەندێک مردمە ئێمە مقەسرن لەوەی کە مەبدەئی کوردایەتیان نەماگە سوال ئەمەسە کە بوو پارتی یەکێتی سۆسیالیست کۆمەڵ یەکگرتو نەوەی نوێ کوردایەتیان بەلاوە مهم نییە بووم بەلایەن و مهم نییە بۆ کردیانە بە یەکسری دروشم مەسەڵەن بۆیان مهم نییە تاکێکی کورد چه هەڵوێستێکی کوردانی هەست چەندێک کورد پەروەرە بەڵام ئەمان ئەتوانن بە نەمایش ڕێکەوتنەتەکە مەزلوم عەبدیە و بە شانوگەریە مەزلوم عەبدی و کوردستانە سووریە نیشان بەن خەمی کوردایەتیان هەست ئیتر پێویست ناکە دڵە کابرای هەولێری ڕاگرن دڵە کوڕە قارەمانە کورد پەروەرە کەلاری هەڵەبجەی ڕاگرن یا پرۆژە و پلانە کوردایەتی یا بەست پێدانە بە کوردایەتی و پانوبەرینترکردنە کوردایەتی ببەنە ڕێوە تۆ ئەمڕۆ بڕۆیتە دەرە هەر موسساتێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر پێشنیارێک کە بە خەیری عمومی بگات چ لە باوەری کوردایەتی وە چه کولتوریەوە بتوانێت خەڵکێکی بتەوی کوردی دروستکات لەلایەنە پارتی و یەکێتی و ئەوانەی کە کاروەدەستە حکوومەتە هەرێمن ڕەفزەکرێت و پێکەنن وای پێهاتکەم پێکەنی نەهات کەسە ناوە شەقام و کۆڵان و قاوەخانە و گازینۆکان و تەنانەت دەربڕینەکانە ناوە سۆشیال میدیای خەڵک تەواسانەوەیەک لە خەڵک مەوجودەوە تۆ خەریکەی بینی بزانن بۆ پێناسەکردنە وەزعیەتە ئاڵۆزە خۆمان سەرەتایشی بزانین ئێمە لەگەڵ چیا تەرەفین یەک ئەسڵە وجودیمان هەست یەک ئیدارەیە هەرێمە کوردستان ئەبێ لە دەستمان بمێنێت پانوبەرین تری بکەین گەورە تری بکەین و ناوچەکانی تریش بێرینەوە سەری و بتوانین سیاسەت و هژمۆنە خۆمان بەسەر بەغا بسەپێنین و بتوانین لە ناوە بەغایشە ڕۆڵە سەرەکی وە بنیادیمان بوێت نە ڕۆڵە حاشیەیمان بوێت بەڵکو سەرەکی وە بنیادی بێ بۆ تێگەیشتنە لەمە ئێمەشی قۆناغەکانە مبارەزات خۆمان سەقامدار بکەین تفاقی بخەین ڕێکی بخەین و پاشان بزانین بۆچی ڕێکی ئەخەین با من لەگرا پێناسێ بکە من فرەجارێگە بیسم لە ڕووناکبیرانە هەرێمە کوردستان کە ئێژن ئەمە بووگە بە باو یعنی ئەمە پێژن ڕەخنەی سیاسی حیزبی بنەماڵە کەمانە کێ حیزبن ئەمانە کەی حکوومەتن خۆ بابزانین منزوریان لەمە چییە ڕاستەکەن بابزانین پێکاتەی حیزبی لە 1832 لە بریتانیا دەست پێەکە پێشووتر لە 1830 مغۆمغۆیەک لە یاڵەتە متحدەی ئەمریکا هەست
تەنیا وڵاتێک لە ئاسیا کە هاوکاتە لەگەڵ سەردەمە تەحەززوبە وەکو پێکهاتەیەکی سیاسی بۆ گرتنی کورسیگە لە موئەسسەسات لە ڕێگەی پارلەمانەوە لە ژاپۆن لە شەستەکانە قەرنە 19 بە وجود هاتە. با من لەگرا سێ چواشت بێژم دەستەبەرکردن حیزب لە ڕۆژ ئاوا. حیزب دوو جۆر بوو، یا حیزب خەواس بوو وەکو ئەوانەی کە ئەشرافزا بوون، لۆرد و کۆنت و ئەوانە بوون، زەمیندار بوون، بورژوا بوون. ئەمە حیزب ئەوان بوو. ئەمە کۆمەڵێک حیزب هاتە دەرەوە کە حیزب ئەوامە مەردم بوو. لە کەیوە ئەمە دەسی پێکرد؟ لە کاتێکەوە کە دانت حەقە دەنگدان بە عمومە خەڵک دەسی پێکرد. کەواتە حیزب کارێکی پارلەمانیە. ئەگەر پارلەمانێک نەبێ حیزبێک نییە. ئەگەر دەنگدانێک و سنووق دەنگدانێک نەبێت حیزب مەحەلێکی لە ئێعراب نییە، بەکەڵک نایێت. کەواتە دان بڕیارە بەمەی کە وردە ئەوانەی پێیان ئێژن هاووڵاتی یەک مافیان هەز بەناوە مافت دەنگدان تا نوێی نەرایەتی خۆیان هەڵبژێرن، اتفاقێک لە ساختارە حیزبیە دروست ئەکات بە شێوەیە پارلەمانی. کەواتە حیزب مەحسوڵە پارلەمانە، بەڵام لەگەڵ سوژەبوونە ئەوامە خەڵکی مێگە لە خەڵکیە کۆمەڵە دیاردەی تر تێنە بەرەوە. تۆ حیزب خەواست کە جیلێکی تایبەتەگرێتە بەرەوە ناگەهان ئیدەیەک دروست ئەون کە حیزب ئەوامگیر دروستەکەن. حیزب ئەوامگیر معمولەن بە ئەحزابە چەپی ئەبێژرێت. حیزب خەواس معمولەن ئەحزابە دەسەڕاسین، یانێ لەسەر فەقر و ڕەنج و زەحمەت و کەمبود و زۆرینەی خەڵکێک کە ئەتوانێت دەنگ بدات بەڵام کێشەی مەعیشەتی هەست، کەمانە توانن نوێنەرایەتی ئەو بەشە لە مەردمە بکەن. بەڵام کۆمەڵی حیزبیش دروست ئەون لەسەر تەفەککورە چەپ، لەسەر تەفەککورە سۆسیالیستی، لەوانەی وا لە نین پێناسیانەکە. تەمامی ئەمانەی کە ئمڕۆ لە کوردستانە مەوجودن گشتیان ساختارە حیزب کۆمۆنیستیان است، گشتیان بدون ئەستەسنا. هەر بە داڕشتنەوەیان زەرورەتە پێکاتایان. با من دوو نکتە لەگرا بێژم، ئەمە بەو معنانی ئەمانە خۆیان پیاگەهای زرنگێک بوون. ئەوانەی متالعی ئینقلاب ئۆکتۆبریان کردبێ لنین لەگەڵ دوو کێشە ڕوبەڕوو بوو. یەک ئەوەی کە بالاخەرە بۆلشویکەکان توانیان لە لیبراڵ بورژواکانە ئینقلابی دەسەڵات بسێنن لە ماوەی 9 مانگە. دوو، توانیان لە دەروونە خۆیانە تەکە ئەکسەریەتە خۆیان کە منشویکەکان بن ڕوبەڕوو بوون و بۆ لەبەر ئێمە سەردەمە جەنگ جیهانیە کەمە بەشێک لە ئیمپراتوریە تزاری تەوسطە ئەڵمان ئشغاڵ بووگە لەنین نەیگەرەکە شەڕی دامە پێیاکە. تحلیلی تۆرۆتسکی ئەمەسە کە ئێمە ئەگەر دەست لە ئاڵمان نەدەین ئینقلاب لە ئاڵمان دەست پێکە، بۆیە بەشێکی فرە لە خاکە رووسیە تزاری ئەدەن بە ئاڵمان، چون ئاڵمان گرتی گێسی. وەکو ئۆکراینە، وەکو لە هەستانە، وەکو وڵاتانە شەرق ئەوروپا. ئەمە ئەوێتە شەڕ منشویکەکان لە بەرامبەر بولشویکەکان. 3 ساڵ ڕۆن ناو شەڕ داخڵی. لین دوو کارەکە. یەک، دانە مافە ئەوڵەن دانە خودمختاری و مافە چارەنووس تا سەرحەد جگەی. ئەمە بوو ئەقمارە اتحاد جەماهیر شەوروی یا رووسیە تزاری کە بە زۆرە تزارگیریاگە لە نینێکە. ئەمە دێڕەوە. دێڕە دووەم، لە نین کۆمنتار دروسەکە، ئینتەرناسیۆناڵە 3 دروسەکە. ئینتەرناسیۆناڵە 3 ئەبێ بە باوکە دروستکردنە ئەحزابە ئیدئۆلۆژیکە بەرادەر لە وڵاتانەترە.
لنین لەگرا پێشنهادێکەکە بەناوە ڕێگەی گەشانەوەی ناسەرمایەدارانە. بۆیە تۆ لە نیجر، لە کۆنگۆ، لە چین، لە ڤیەتنام، لە کۆرە ئەوێنیت ئەمانە ساپۆرترە بڕێ حزب بەرادەرن کە نەچووکنە سەناو قۆناغ سەرمایەداری. خودە رووسیەش نەچووکە سەناو قۆناغ سەرمایەداری، ئێرانیش نەچووکە سەناو قۆناغە سەرمایەداری. حزب توودەیە ئێرانی جزء ئەقمارە ئەحزابە بەرادەرە لەژێر سیاسەتە کۆمینتار یا ئینتەرناسیۆناڵە سێ. ئەم خاڵمە بۆ وت ئەگەر کۆمینتارە سێ نەوایە هیچ کام لەم حیزبانەی ئمڕۆ مەوجودن لە کوردستان مەوجود نەبوون. زۆربەی ئەوانەی لە ئێران مەوجود نەبوون بە هیچ شێوەیەک. لەبەرەوەی ئیاڵەتە متحدەی ببەخشن اتحادە جەماهیرە سۆسیالیستیە شەورەویەک مەوجود بوو کە ئەمە ئەوڵە نمودە مادیە دەسەڵاتێک بوو بەناوە وڵاتە سۆسیالیستی. یعنی ئەمەلەن بە تۆی پیشانەدا کە ئیدەی سۆسیالیستی ئەتوانێت دەسەڵاتە سیاسی بگرێتە دەسۆ، ئیدارەی بگرێتە دەسۆ. دوو، اتحادە جەماهیرە شەوروی لە شەڕە ساردا قوتبەندی کردبوو لە مقابڵ ڕۆژە ئاوا. لذا هەر گروپێکە لە مقابڵە دەسەڵاتە ڕۆژ ئاوا بوێسەیە ساپۆرتیە کرد کە تۆ ساپۆرترێکی شت بوو. بۆیە تەمامە ئەمانەی لە کوردستان ئێمە دروستەکرێن، ئەوانەی حیزبگەلە گەورن مارکسیست لێنینیستن، ئەوانەی حیزبگەلە چکۆلن ماویستن. یعنی مەسەڵەن گروپ و دەستای چکۆلن ماویستن. پس تۆ قەراعەتت چەپی لە کوردستانە دوو قەراعەتە، یا مارکسیست لێنیستە یا مارکسیست ماویستە. هیچ کام لەمانە لە زرنگی خۆیان، لە تێگەیشتوویە خۆیان، لە شۆڕش گێڕبوونە خۆیان، لە چەپبوونە خۆیان حیزبە چەپی دانانین. ساختارە حیزب دموکرات کوردستانە عێراق، یەکێتی نیشتمانی کوردستانە عێراق، کۆمەڵەیە ئێران، حیزبی دموکراتی کوردستانە ئێران، تەمام ئەمانە ساختارە حیزب چەپین. ساختارە حیزب چەپی بە قەراعەتە لێنین حیزب ئاوەنگاردە پێشڕۆ بە تەبەقەی کارگەرە کە لەسەر قەراعەتە مارکس. بزانە مارکسیزم خەمزەکردنە ناوە خیابان نییە. مارکسیزم بە شوێنە مافە گەی و هۆمۆسێکشوال چوو نییە. مارکسیزم ئێژێت، مارکس ئێژێت نەغدێکە بە لولەیە تفەنگ ئەکرێت، نەغدە کاراترە لە نەغدێکە بە زبان ئەکرێت. دەسەڵاتە مادی ئەبێ بە هێزە مادی لێ بدەی. مارکسیزم یعنی انقلابە مسلحانە ئەلێ دەسەڵات. هەر کەسێکی تر، هەر قەراعەتێکی تری لێ تێرێ درۆکە. گۆڕانکاری و تەفاوت و ئەمانیشە ناخوات تۆ یا مارکسیستی یانیت. پس ئێمە حیزبگەلێکمان ئەسپیان ئێژن حیزبگەلە بەرادەر ئیدئۆلۆژیک. ئەمانەی ئەقلیمە کوردستان زۆرینەیان لەسەر ئەو ساختارەتین، مستەقیم و غەیرە مستەقیم. هەر ئاواسە کە تۆ ئەوێنیت مەسەڵەن عەبدولکەریم قاسم لە کودەتای سەربازیەکە کە ئێکاکە ملەتە عێراقی مەوجود نییە، پشت بە ئیاڵاتە متحدە، پشت بە اتحاد جەماهیرە شەورویە، ئیسلاحاتێکەکە هەر ئەوەسە، هۆی ئەوەی کە مەلام سەفای بارزانی بانگەکە هەر ئەوەسە. لە دەورانە متەئەخرە ئێمە ئەخۆینە جەریانگەلێ دوای نەمانە اتحاد جەماهیرە شەوروی حیزبگەلێکی تر بە وجود تێن کە ئیتر حیزب پارتیزانی نیەن، بەڵام گەرەکیانە ئەرکە پارتیزانی بگێڕن. بۆ کۆم حیزبگەلەی کە لە دنیای ئەمڕۆاتۆ ئەیوێنی، یعنی خۆ هەمەگیرەکەن، گشتگیرەکەن، حزب توێژێکی تایبەت نیەن. مەسەڵەن یەکێتی نیشتمانی بۆ بە خۆیژێ سۆسیال دموکرات بۆ هیچ لە سۆسیال دموکراسیە زانێ؟ نە. هیچ بەرنامەیەکی سۆسیال دموکراتی هەست؟ نە. کۆمەڵەی شۆڕژێرە زەحمەتکێشان هەستی؟ نە. پاکەکەچی هەسی؟ نە. پارتیچی هەسی؟ نە. ئەمانە گەرەکیانە بێژن ئێمە حیزب توێژێکی تایبەتی کۆمەلگانی نین، حیزبێکی هەمەگیری.
کەواتە تۆ لە ژێرە ناوە سوسیالیست ئیتر ئیستا حیزب تەبەقەیە کارگەر و چینێک لێکار نیت تا بە شوێنە دروستکردن تەزاد تەبەقاتی و کلاس کۆنفلیکت بیت جەنگە تەبەقاتی بیت تۆ تێی لە قەبای پیرەژن تا شەکرە ناو چایی تا زێرا بە ناوە کوچە و کۆڵان قساکەی لەگرا تۆ اتفاقێکە بۆ کەفێ تۆ پێویستت بە عوزف نییە ئیتر عوزفت نەگەرەکە ئەندامە نەگەرەکە بۆ ئەوانەی وا پارتین بۆ ئەوانەی وا یەکێتین وا یەکێتیە کۆنن ئمڕۆ و بەر نەفرەتە درۆزنانەیە سەرانە خۆیان ئەکەون دەلیلی هەست ئەوان پێویستیان بە ئێوە نەماگە بە هیچ شێوەیەک کوردبازی فرە دەربێری مێژوت فرە بتەکێنی تۆ نانە ئەوڕن قوتە ئەوڕن دەرە ئەکەن چووک نەسە قۆناغێکی تر ئەو کۆمەلگا کە ئەوان دروستیان کردگە نە کوردایەتی ئەرزشی هەست نە شۆڕشی ڕێزشی هەست نە ئەخلاق ئەرزشی هەست بەڵکو ئەمانە لە ژێرە دموکراسی و حکوومەتداری و قوتە خەڵکیە نەمایشێک ئەکەن کە ئێستا تۆ وردە وردە ئێشی لیتحاڵی بووی پس ئەمانە لەو قۆناغە نەماگن عزف بگرن ئەندام بگرن لەو قۆناغە نەماگن سەمپات دروستکەن لەو قۆناغە نەماگن بە تەنهایی بە کارکردن جدی بۆ خەڵکی هاوسۆزیە خەڵکی بۆ خۆیان بێرن لە کاتە سنووقە دەنگدانە خۆیستە ئێمە یاواشەواش خەریکە بەرە چاومان ڕوونەوێتەوە ئێمە تەککیا تەرەفین ئەمانە تەبدیل بووگن بە ئەحزابە کارتری ئەحزابە کارتری چۆن حیزبگەلێکن ئەمانە حیزبگەلێکن کە تەنانەت لە پرۆسەی ئینتەخابات و هەڵبژاردنە احتیاجیان بە دەنگە هیچ کەسێک نییە بۆ ئەگەر پێکاتی کوردستانە عێراق و هەرێمە کوردستان تەماشا بکەن کۆمەڵی حیزبی واتیە کامانە معمولەن لە هەڵبژاردنەکانە هەن یەکگرتوویە ئیسلامی کۆمەڵە ئیسلامی یەکێتیە نیشتمانی پارتە دموکراتە کوردستانە عێراق حزب شوعی سۆسیالیزمە حەمەی حاجی مەحموو نەوەی نوێ گۆڕان تۆ بەجێ ئەمەیکە بڕۆی کەسێک لە ناو ئەولەکەی سلێمانیە جگەرە فرۆشێ لە ناوە خیابانە دەستفرۆشێکی هەنی فرۆشی شوتی فرۆشی ناوی خیابان کارمەندێکی زانکۆی سلێمانی مامۆستایەکی مەدرسەکانە کوردستان و مەکتەبەکانە کوردستان ڕازی بکەی کە دەنگە پێ بدات تۆم کارە ناکرم خەڵکتە پێ ڕازی ناکرێ تۆ 4 ملیۆن خەڵکە پێ ڕازی ناکرێ 5 ملیۆن خەڵکە پێ ڕازی ناکرێ چی یەکەی ئەوەی کە مەسەڵەن تۆ وەختێتەکە کاربەدەستێکی پارتی یەکێتی یا ئەحزابە هەرێمە کوردستان قسەکەی کاورا پێت پێەکەنێ وەختی تۆ دروشمی گەورەت هەست ڕوئیای گەورەت هەست وەختی تۆ زۆر کوردی زۆر مەردی زۆر کورتپەروەری وەختی قسەکەی کاورا پێت پێەکەنێ یا لەسەری خۆی باز دەکایە ژێ چینسان ئەحمەقێکە بۆ وات پێژێ بۆ لە دڵی خۆیەوە جۆرێک سەیرەکە دلیلی وەسە ئەو لە جێگەیەکی ترەوە دڵی قورسە لەکوێ دڵی قورسە لەمەی کە پرۆسسە و دەستگرتنە پێگەگە لە حکوومەتی لە سنووق ڕەئی ئەڕوات بەڵام لە سنووق دەنگدانە تۆ ئەتوانی جادوگەری بکەی پێویستە نییە بە دەنگە خەڵکی پێویستی هەست بەڕێککەوتن لەوانەی کە دخاڵەتیان لە سنووق دەنگ هەست تۆ بەجێ ئەمەی کە بڕۆی کابرایەک لە ئەولەکەی سلێمانیە لەگەڵ خۆت بخەی تۆ ئەڕۆی لەگەڵ کۆمەڵە لەگەڵ یەکگرتووە لەگەڵ نەوەی نوێ تۆ خۆت ئەمانە دروست ئەەکەی
ئەمە وەسە دوکانە چەرچیە هەرچی شتێواتە ئیسلامی دواتیا ڕشپانە واتیا سەلەفیت واتیا خەمزەکەرە ریفۆرم چیت واتیا وەکوونەوەی نوێ ئەمە خۆیان دروستیەکەن ها خۆیان ئەوەی کە و سیستمیانە بۆ دائەنێت مەسەڵەن ئێستا پارتیوێکێکی خۆیان فرە پێژیرە و فرە پێ ئاقڵە و چون پولیان هەست و مشاوەرەیان بۆ تێرن کەواتە ئەمەی کە تۆ لە کاتە انتخاباتە ئەوێنی جێگەیەک ئەگرن و ستادیۆمێک ئەگرن و 10,000 نەفەری تێخن و دووربینەکە تێرن و ئەوە ئەکەونە فشە فشکردن نەماویش ئەدەن وا قودرەتیان هەست درۆکەن 100,000 نەفەر ناڕوە دەنگ بە درۆکەن تەکنیک وەکارەوەن ئەسم بۆیان مهم نییە خەڵک دەنگ بە ئەوانە ئەم نەمایشە ئەکەن بەناوە نەمایشە انتخاباتی تا تۆ مەسەڵەن لەم لە کەلارە کە ئەوێنی لە ڕانیە کە ئەوێنی 2,000 نەفەر کۆ ئەکەنەوە بە پارە و پوڵ و وعدە و وعید تۆ عەتفە بە ماسەبەق فکرکەی ئەم جەمعیەتە ڕوا دەنگەدا ئەوەی کاری انتخاباتی کردووی ئەزانێ خەڵک وەختێ بانگیشی ئەەکەی قولەمامریشی پێدەی ڕۆژە دەنگدان شەرت نییە دەنگوەتۆ بە شەرت نییە ئەسەن دەنگ بە یامەی کە تۆ هەڵەسی ڕۆی سەرۆکە فلان عەشیرە ئەوێنی کابرا وعدە پێدا ئەمە گشتمان دەنگە پێدەین ئیمکانی نییە درۆکە لەگەڵ اتفاقی کەوت کە ئیدەیەکەن ئێژن دموکراسی لە عێراقانێ بە لەسەر دموکراسی بێسین ئەمانە پرۆسەیە دموکراسیان فاسد کردگە و بە خیانەت مطلق بە دموکراسی نەوعێک لە زەدووبەند ئابووریە زەدووبەند کۆمەڵگای زەدووبەند یعنی کریپتۆکراسی لە ئەقلیمە کوردستانە دروست بکە پێی ئێژن ڕێکەوتن ڕێئەکەوین ئەگەر تاگرا تێگەیشتین کەواتە ئەمانە ساز و کارە هاتنە دەرەوەی لە سنووق دەنگدانیان لە قورقە خۆیان گرتگە بەچیژن کارتر بە بونگاگە لە ماڵی و ئابووری کە یەکتری ئەگرن ئیستا تۆ ئەزانی بۆ لە ناوە سنووقا شەسوارە ئەولواحی تێرنە دەرەوە بە 16 کورسی بۆ تێرنێ دەرەوە شاسوارە ئەولواحی هیچ زەرەرێکی نیە سێرە قیافەی بکەن چووک نەرمێکی مەلووسی تەئسیرێکی نییە خەتەرە دروست ناکا بۆ پارتیوێکێتی تەوانە دروستکردنە خەتەری نییە نە کاراکتەرەکەی وەسە نە شەخسیەتەکەی وەسە نە خۆی ساختگە ئەی کێ ئەم کورسیانەداوە شاسوارە ئەولواحی ئەو سازوکارەی وا دائیمەن حاکمە و قەرارە حاکم بوێ ئەمانە لە هەرێمە کوردستانە ئومیدیان بەچی گرکە بەمەی کە سنووق ڕەئیوا لە کۆنتڕۆڵمانە وە درۆی ژێژن نەگرا دموکراسیە و بین بەشداری بکەین بۆیە جریانگەرە بەڵ هەڵستێژن دەگرا دموکراسی مەوجود نییە و ئیشی دموکراسی دروستکەین شکاندن ئەمە بە چەندین قۆناغا تێپەڕێ یەک لەناوە هەرێمە کوردستانە ئەمانە مدعین کە مەوجودیەتیان لە عێراق دموکراتە فدراڵ گرتگە وەلێ چون ئیستە هێز و قودرەتیان هەست ئەعمالە هێز و قودرەت و زۆر ئەکەن چون قڕۆکاری ئابووریان وا لەدەسا ئەمە ڕێگەی شکاندنی هەست ئەمانە فکرەکەن ئەها خەڵکە لەگەڕێ توێژە ئاڵتەرناتیڤ نییە با بڕۆین دییان بین بیان کوژین نە تۆ ئەزانیە مردمە نەح موسەلەحەوێ نە ئەم مردمە هێزە گەورەی موسەلەحانەیە دروستەکا بعد لەمانە ئەمە دروست ئەمە قسەی خۆیانە ئیستا زانی کاورا بۆ هەر گەندەڵی تێرێ باسی ئەکەوتەکانیش ناخوا هیچ کێشەیەکی بۆ دروست ناوێ بزانن ئێعترازە مامۆستایان ئێعترازە گروپە فشارە ئێعترازە حکوومەتی نییە سنفە مامۆستایان حکوومەت ناکا سنفە مامۆستایان گوشار بە حیزب تێرێ بە دەسەڵات تێرێ تا ئیمتیازە وەرگری ئەمە قەستە دەسەڵاتی نییە کی قەستە دەسەڵاتی هەست ئەوانەی وا بەرهەڵستیانە کوردستان گەرەکیانە فەزا بشکێنن ڕێگە بۆ دموکراسی بکەنۆ تا زۆر و بۆرە مەردمتیا بەشداری بکات خۆ بنوێنێ و دەربکەوێ حکوومەتە هەرێمە کوردستان لە دوو ڕێوەبەری بەمەگرتەکە
ڕێگەی ئەووەڵ حکوومەتە هەرێمە کوردستان بە ئینحسار لە دەستگرتن دانە پەروانەی حیزبی بە عنوانە حیزبە قانونی بەری بە دروستکردن هەر پێکاتەیەکی حیزبی لە ناوی هەرێمی کوردستانە گرتگە. تۆ یاشی سەرمایەیەکی کەلانت بێت تا تەوانە واستە و واستەکاری یعنی زەدووبەندێ بوێت تا تەزمینگە لە جۆرا و جۆر بدەی ئەمانە تۆ بێرنە ناوە بازیەکە تۆ لەگەڵ یانە لە بازیەکاوی وەگەرنە هەر جریانگەلێک کە نزیکە ئاخێز بووگنەوە ئیستە یارە ئاخێزین کەسانێکن کە قەبلەن بە عنوانە حیزب تەلاشیان کردگە لە هەرێمە کوردستانە پەروانەی حیزبی بگرن پیان نەداگن 17 ساڵە 18 ساڵە بەسەر ئەیان بن و ئەیان تێرن پەروانەی حیزبیان پێنادەن چون ئەگەر پەروانەی حیزبیان پێبن یەک بودجەی دەوڵەتیانێشێ پێبن دوو ئەتوانن بەشداری بکەن لە هەڵبژاردن بە شێوەی حیزبی و ئەگەر بەشداری بکەن و ئەگەر ئەمانە قودرەتمەندون بازی انتخابات لەمانە شێوێنن. نکتەیە دووەم ئەمانە نزارەتە انتخاباتیان ختمە بە جەریانگەلێ کردگەکەوان ناوخۆیانە کۆمەڵ یەکگرتوو یەکێتی پارتی جا مەسەڵەن یەکگرتوو ئێژێ ئەتۆریم و تەقەلب کریاگە و دە کورسیم ئەوێت و پەنجنەوگە و درۆ ئەکام درۆ ئەمە نەمایشە ئەمەسە کە بالئەخەرە ئێعترازیش هەست بالئەخەرە دان بەوە ئەدرێ کە تۆزی دزیش ئەکرێت دزیەکە لە حەقە یەکگرتوو گریاگە کل لە پرۆسەکە دزیە پس بە دوو کارم کارەکە یەک بە قڕۆقکردنە مجوز و پەروانەی حیزبی دوو بە قڕۆقکردنە پرۆسی انتخابات ئێمە بەرهەڵستی ئەتوانین ئەم دووە بشکێنین و تەرکیزمان لەسەر ئەم دووە بکەینەوە یەک ئێشێ جەریانە حیزبی دروست بکرێت کە ئەگەر ئەمانە مجوزە حیزبیان پێنەدا بتوانێت بە حرەکەتە مردمی هەر لەسەر تەمەرکۆزە لەسەر ئەمە قڕۆقکاریە دانە لایسنسە حیزبی لەلایەن حکوومەتە هەرێمە بشکێنیت هەر کەسێ توانی 50 نەفەر کۆکاتۆ ئیمزای بێت حیزبە موظفن لە بوجەی حکوومەتی پێ بدەن پێی نەدەن واردە فازێکی ترەوێت پس ئەوڵین هەنگاوی کە ئێشێ لە دەسە ئەمانە دەربێت دانە شناسنامەی حیزبیە دانە شناسنامەی حیزبی ڕەبتی بە دەم و دەستگاهە قڕۆقکاریە ئەحزابە حاکمە هەرێمە کوردستانیە ڕێپێوانی گەرەک بێت تەزاهوراتی گەرەک بێت ئەعمالە نفوز شەقی گەرەک بێت دەبی بیوەشێنی لەسەر ئەمە پێکهاتەی سیاسی دروستکردن احتیاجی بە گوزارە لە پرۆسەی بوروکراسیە ئەحزابە قڕۆقکارە دەسەڵات لە هەرێمە کوردستانانیە ئەمە یەک پس ئەمە داهاتووی ئێمەس لەسەر ئەمە تەرکیزەکەین جارە فعلەن کارمان بەوە نییە تۆ نەفتە دزی نەفت نادزی موچە تێری موچە نایری ئاوت ئەدەی ئاو نادەی کارەبا ئەدەی یا کارەبا نادەی ئێمە ئێشێ حەڵقەیە دەسەڵاتە تۆ بشکێنین تا حەڵقەیە فەسادە تۆ بشکێنین چون لە هەرێمە کوردستانە ئێمە مبارزەی مەدەنی لە بەشە ئیدارەیە مەردەمەکەین متوجه دەکەین ئەمە مامۆستایان نینها ئێمە گروپە فشار نینها ئێمە هاتکین دەسەڵاتێک کە ئێوە غۆڕۆختان کردگەوە بە فەساد خەریکن ئەیوەنە بەرەوە ئائیستە تۆ معەمای دروستکردن حیزبی ئیسلامیت بۆ دەرەکەوێ بۆ ئەمانە دروستەکەن تۆش ئێمە بشکێنی وەختی ئەمە تشکاند پرۆژەیە نزارەتە بەر سنووقە دەنگ و پرۆسەی انتخابات ئەشکێنی بە گەلە کۆمەی مردمی بە هاوردنە مەیدانە مردم بە مردمێکە لە تەمامە پێگەکانت دەنگدانە و بە قودرەت حزوری هەست لە ژماردن یا حزوری هەست و ئێشێ بوێت یەک نەفەریان لە سنووق نایەتە دەرەوە نە پارتی تێتە دەرەوە نە یەکێتی تێتە دەرەوە نە کۆمەڵ تێتە دەرەوە نە یەکگرتوو نە گۆڕان نەنەوەی نیوێ یەک نەفەریان لە سنووق دەنگدان نایەتە دەرەوە مستەحیلە نایەتە دەرەوە ئیمکانی نییە
لەگەڵ گۆڕانکاریەکانە ئایندە ئەمانە نە ئەو تەوانیانە هەست بزانە خەڵکە کوردەوار یارانە بەرهەڵستە کوردەوارە داگیرکریا گەلای عێراق ئێمە خەڵکە بێ هەڵوێست نین ئێمە خەڵکە دەست و پێبەسیاگ نین لە پرۆسەی قانونیەوە بە دروشمەکانە جێبەجێکردنە دموکراسی و دروستکردنە پێگە گەلوە نەهات گەلێک کە دموکراسی تەطبیق بکاوە نوێنەرایەتی لەم کۆمەڵگا بکە و نیشان بدا کە دموکراسی مەوجودە تێنە ساحەوە بەرەو ڕادیکالیزم بمانوەن ئستقباڵی لێکەین زۆرمان پێخۆشە با بزانن قامک بۆ نەفەرێکمان بوون جورئەت بکەن میلە ئەسلحە بێرنەوە لە سەرتاسەر دنیا کۆتانەکەینەوە ئێمە ئەم دوو قۆڕۆکاریە لە دەسەیەوە دەرتێرین تا بزانینەوە چەنە پیاگن تۆ گەرەکتە بێژی زۆرە هەستەکان ناخۆی دەی من لە ڕێگە قانونیەکەی و ئەڕۆم لە ڕێگە مردمیەکەی و ئەڕۆم تۆ جورئەت بکە بە لە میلە ئەسلحە دابزانە دەسم ئەڕوا بخوێنتە یان ناڕوا بخوێنتە ئێمە ڕۆڵەی ئینقلابی ئەم سەرزەمینینە ئەوەیشی ئەیکەین خەڵکین و بە نەفع خەڵک تەواو ئەوێ ئێمە ئەم بازنەی قۆڕۆکاریە ئێوە ئەشکێنین پێتان وابوو کەس نازانێت چۆنی بشکێنێت پێتان وا بۆ ڕۆین بۆ سەر ڕەش نا ئێمە حەز بوو ڕێکخراوە دروستەکەین ئێوەش ناتوانن تەئیدیکەن و ئێشێ بوجەیشی پێ بدرێت و ئێشێ لە پرۆسەی انتخاباتیشا بوێت و ئێشێ نزارەتە تام و تەمامە مردمە کوردستان بەسەر انتخاباتەکەەوە بوێت دابزانم یەکتان لە سنووق ڕای تێتە دەرەوە ئیمکانی نییە نایەنە دەرەوە بە هیچ شێوەیەک نایەنە دەرەوە بۆیە تۆ پێویستت نەبوو بۆ کورتپەروەری بۆیە تۆ پێویستە نییە بە ئینسانە تێگەیشت و بۆیە تۆ پێویستە نییە بە ئینسانە خەیر لە کوردستانە بۆیە باسە گەورە گەورەی ئینسانی ئەخلاقیان بۆ ئەەکەی پێت پێ ئەکەنێت تەزویحانەکە بە ئیسلامیە خوێڕیەوە تا ئەولەمەیە خوێڕیەوە بۆ کارەکە لەبەرەوەی متمەئینە لە پێگەیە دەسەڵاتی پێی وایە خەڵک هیچ کاتێک بە زهور ناگا خەڵک نازانێت چۆن دەسی بۆ بووە فکرەکایشی بێژی بین لە ئەسلحە پەلاماریان بین نامە اتفاق ناکەفێ بەڵام ئێمە بەم دوو تەرکیزەی کە ئەیکەین دروستکردنە جەریانە حیزبی تەسبیتکردنی تەحمیلکردنی و گۆڕینی یاسای حیزببازی و نزارەتە بە سنووق دەنگدان ئەمە مەجموعەیە مبارزاتە تەرکیزکریاگە ئێمەس تا بیوەینە بەرەوە لە پانوبەرینکردنە ڕەوەند دموکراسی لە هەرێمە کوردستانە تا خەڵک تیا خۆی بوێنێتەوە فرە دەنگی فرە ڕەنگی تەکتەکە خەڵکە کوردستان کە مافت دەنگدانیان هەست ئێشی خۆیان و نوێنەرایەتی خۆیان لە ناوە دەسەڵاتە سیاسیە ببینەوە دەستە خۆیان لە چارەنووسە ڕۆژانە لە ژیانە کۆمەڵایەتی و لە ژیانە ئابووریا ببینەوە خۆ وردە وردە هەوا بەرەو تاریکی ئەڕوات و تەسویرەکەی من لێڵەوێ لەگرا هەر 4 و 5 ئێوارە خۆر ئەنیشێت ما بەقێ دیبەیتەکە ئەوەی نە کڵاپ هاوس و دیسانەوە تێنۆ لەسەر ئەم مەسئلەی کە من بە کولی باسم کرد و لە دیبەیتە ئایندە بە وردیشی ئەەکەم وچە اتفاقێکە و ئێمە ئێشی چۆن حرەکەتکەین و چۆن حرەکەتەکەین بابزانن ئێمە نەمان گەرەکە دەستمان بڕوا بە خوێنە کەسە بەڵام لە مقابڵە هاوپەیمانیەتیە گەندەڵی بەرامبەر بە خەڵکییا بێ هەڵوێستنین
گەرەکیان بێت لە ڕێگەیە ئاشتی خوازانەوە لەگەڵمان هەڵسو کەوت نەکەن پێیان وا نەبێ قامکێ بوون بۆ کەسی بیگرن لە گرا کەس و کار و ژیان و بنکە و پێگە و تەرەفدار و کار بەدەستیان لە ئوروپا و لە ئەمریکا وا لە ئەمنیەتە ئیمکانی نییە دای ئەخەین دنیا بەسەرتان و داخەین ڕاوتانەکەین لە قوشبن ئەم دنیا یا سەرپەتەکە شلەکەن و ئەم قوڕقاریتانە پێشکەین دەورانە ئێوە تەواو بووگە بەشک و ئێمە خەیرێکوین ئێوە مەجبور بوون تۆزێ پیاوەتیشتان لێ بێتە دەرەوە تۆزێ لەم فەساد و خیاڵ ڕاحەتیە وا فکرەکەن فرەژیرن دەسەڵاتان قۆڕۆق کردگە بێنە دەرەوە وا فکر نەکەن و جۆرێکی تر فکر بکەنەوە باوەڕکە بۆ ئەویشە ئێمە بەرنامەمان هەس دایەوە خۆش